وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. هەموو شتێک لە ژیاندا ئەسڵی هەیە و ڕووکەشکراوی هەیە کە پێی دەوترێت تەقلیدە. ئەمڕۆ لە هەموو کەلوپەلەکاندا شەریکەکان کۆمپانیاکان دەنووسن ئاگاداری ڕووکەشکراوەکەی بە. ئەم بابەتەی ئێمە ئەم ئەسڵە لە هەمان شکڵ و شێوە لە هەمان ڕەنگ وریابە ئەی کڕیار نەخەڵەت تێندرەی نەتخەڵەتێنن. ئەو شتەی ئێمە کە نیشانت دەدەین ئەمە ئەسڵەکەیەتی، ئەمە چەند نیشانەیەکی تایبەتی هەیە، بەڵام ڕووکەشکراوەکەی تەقلید کراوەکەی کە بە کەڵک نایە لەسەر هەمان ڕەنگ و شێوە دروست کراوە، جار هەیە لە نووسینەکەیدا یەک پیتی فەرقە. تۆ ئەگەر زۆر وریانەبی زۆر بە وردی نەیخوێنیتەوە، ئەم ئەسڵە و ئەم ڕووکەشت بووە لە یەک نابێتەوە. جار هەیە پیتەکانیشیان هەمووی وەکوویەکە لە یەک شتی بچووکدا بۆ ئەوەی یاسا نەیگرێتەوە و غەرامە نەکرێ شەریکەکەی پێدا نەخرێ، هەمان شکڵ دروستی دەکاتەوە، بەڵام یەک شتی بچووکی فەرقە. بەڵام ئەمەیان کە تەقلیدە، ئەمەیان کە ڕووکەش کراوە، ئەمەشیان کە ئەسڵیە زۆر زۆریان فەرقە. ئەمەیان بە کەڵک نایە، بەڵام ئەمەیان بە نرخە، ئەمەیان سوودی لێ دەبینی. ئەمە پارەکەشت دەڕوە ماوەیەکی کەم سوودی لێ دەبینی و دوایی بە هەدەر دەچێ و تێک دەچێت. بۆیە لە هەموو شتێکە ئەسڵەکان ناوەڕۆکیان ناواخنیان پاکە. خەڵکی بەگشتی عەوداڵی شتی ئەسڵیە، بەڵام ئەوەی تری وەکو ئاسنێک وایە، وەکو زەردکەیەک وایە کە زێڕکەفت کرابێ، توێژاڵێکی بە زێڕ داپۆشرابێ، لەگەڵ ئەم زێڕەدا سەیریان دەکەی دەڵی هیچ فەرقی نییە، بەڵام زێڕەنگری ئەسڵی دەیناسەیە. هەر کە دەستی لێدا، هەر کە کێشای بۆی دەردەکەوێن نەخێر، ئەمەیان زەردکەیە و ڕووکەش کراوە، ئەوەشیان زێڕی ئەسڵیە. ئەم دوانە وەکو یەک نین، ئەمەیان بێنرخە، ئەمەیان زۆر بەهادار و بەنرخە. ئێمەش لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا خەڵکی بەگشتی بە ڕۆژوو بوون، ئەلحەمدولیلا. ئینشا ئەڵڵا سوپاس بۆ خوای پەروەردگار، وا دەبینین کە ئەوەی بە ڕۆژوو بوو بێ هەمووی لەبەر خاتری خوای پەروەردگارە. بەڵام بە دڵنیاییەوە هەشمانە دینداریەکی ئەسڵی کردووە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا. هەشمانە دینداریەکەی ڕووکەش کراوە، ڕۆژوەکەی گرتووە، هاتۆشتە مزگەوت، بەڵام ڕەفتار و کردارەکانی بەداخەوە بەرهەم و ڕنگدانەوەی ڕۆژوەکەی نییە. بەخوا و کردوانەی کە لە کاک فڵان کەس و دادە فڵان کەس دەبیندرێ، ئەبوایە لە ئەهلی ڕۆژەوە نەبیندرایە. بەڕێزان، ئەبوایە ئەمە کردداری ئەهلی مزگەوت نەبوویایە. بۆیە دینداری خواناسی لە کۆتایی مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا دەبێتە دوو بەشەوە. بەشێک کە خوا ڕەحممان پێ بکە ئێمە لەگەڵ جەنابتاندا بینەرانی ئەم زنجیرە باسی یادەش هەمومان لەم جۆری یەکەمە بین کە دیندارێکی ئەسڵ بین. خوا پەناماندا خوا ڕەحممان پێ بکە لە گوناهمان خۆش بێ و بمان پارێزە لەوەی کە لە جۆری دووەم بین کە پێی دەوترێت دینداری ڕووکەش، دیندارێک کە تەنها نوێژ و ڕۆژوویەکی تەقلیدی دەکات. چاو لێکەرانە لە باب و باپیرەوە فێر بووە، مانگی ڕەمەزانە پارشێ و بەربانگ دەکا، بەڵام بەداخەوە لە تەواوی ئەو ڕۆژەدا زمانی لە وشەیەکی خراپ نەپاراستووە. غەیبەتی هەروە خۆی بووە، بوختانکردنەکەی هەروە خۆی بووە، سۆشیال میدیا و فەیسبوک و کۆمنتی ئەملاولا بەلاشەکەی بوختان بۆ خەڵککردنەکەی، ئازاردانی دڵی خەڵکەکەی، گاڵتەکردن بەم و بەوەکەی هەمووی هەروەکو خۆیەتی. ئەمە تەقلیدیە بەداخەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیاری لێکرا مەل ئیسلام. عەمری کوڕی عەبەسە ئەم پرسیاری لە پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم. دەفەرمێ پرسیارم لێ کرد مەل ئیسلام، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیسلام چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی بنەماکانی ئیسلامی بۆ نەکرد. بفەرمێ ئیسلام بریتێ لە نوێژ، لە ڕۆژوو، لە زەکات، لە حەجی ماڵی خوا. سەرەتاکەشی کە دەچێ ناو ئیسلامەوە بە شایەتمان. ئەمە بنەماکانی ئیسلامن. پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتووە
ئەم سەحابە ئەم عەمری کوڕی عەبەسە باسی ئەوەی بۆ دەکا، باسی ئەوەی لێ دەپرسێ ئیسلامەتی بێجگە لە نوێژ و ڕۆژوەکەی و زەکاتەکەی و حەجەکەی چیترە، ئەخلاقیاتەکەی چییە، ئەخلاقی ئیسلام چییە؟ فەرمووی طیب الکەلام و ئیطعام الطعام، زمانی شیرین، قسەی شیرین، قسەی جوان، قسەی بۆن خۆش. بڕواتان هەبێ قسەی وا هەیە بۆنی گوڵاوی لێدێ، قسەی وا هەیە هەندە جوانە ئەڵی گوڵاڵە سوورەی بەهاریە، قسەی وا هەیە دڵت دەکاتەوە. طیب الکەلام شیرینە، هەر کە گوێیەکانت گوێیان لەو وشە شیرینانە دەبێ هەست بە ئارامی دەکەن. گوێ بڕێزان قسەی خۆش و ناخۆش لێک دەکاتەوە، حەز بە شیرینی قسەکە دەکات، گوێ هەز بە شیرینیەکەی دەکات. مرۆڤ حەز دەکات دووبارەی کاتەوە، جارێک کرد دووبارەی کاتەوە، جارێکی گوێی لەم قسەیە بێتەوە. بۆیە هەر کەسێک خاوەنی یەکەم سیفەت بێت کە طیب الکەلامە، ئەوە موسڵمانێکی ڕاستەقینەیە. وشەی جوان لە دەمی دێتە دەرەوە، وشەی بۆن خۆش لە دەمی دێتە دەرەوە، وشەی گوڵ ئاسا لە دەمی دێتە دەرەوە، وشەی سڵح و سەلاحەت لە دەمی دێتە دەرەوە. وإطعام الطعام، دووەمیان بەخشینی خۆراکە. ئەو کەسانی کە هەر بۆ خۆیان ناژین بەتەنها، ڕەحم و بەزەیی لە دڵیاندایە، ئەو خۆراکەی ئەو پارەیەی ئەو بوونەی کە هەیانە بەهی خوا ڕەب العالەمینی دەزانن سبحانه وتعالى، ئەی بەخشن لێی. وإطعام الطعام، لێی دەبەخشن بەردەوام. بابوو باپیرانی ئێمە ئەم حەدیسان بەسەرا جێبەجێ بووە، بەخوا زۆریان هەبووە بەبێ میوانانی بۆ نەخوراوە، بەبێ ئەوەی کەوا ئەگەر قاپێ شەشتی لێ نابێ بەشی دراوسەکەی کاسە دراوسەیەتی نەنابێ پێی نەخوراوە، وتێتی بەخوا دەترسم ماڵی دراوسەکەم خواردنێکی وایان نەبێ، بەخوا گۆشتێکی لە حەوشەکەیان نەبرژاندووە، وتێتی دیان دەبێ بەشی دراوسەکانم بدەم ئەوەی کە لێم نزیکردیان خۆشم نایخۆم، هەیە بە تاوەتی خۆی لە مەحروم کردووە، مەگەر چوو بێتە دەشت و دەرێک گۆشت لە ماڵیان نەبرژاوە. ئەگەر توانای هەبوو بێ بەشی هەمووانی دابێ باشە، ئەینا بەتەنیا پێی نەخوراوە، خۆ کەسیش لۆمەی نەدەکرد، خۆ گونەهباریش نەدەبوو بەو شێوەیە، دراوسەکانیشی هەژار نەبوون، ماڵە منداڵی بێباوەک نەبوون. بەڵام ئەم فێر بۆ ئیسلامەتیەوە ئیطعام الطعام، خواردنێکم پێخۆشە کە خەڵکیش وەک من بیخوا، حەز دەکەم سفرەکەم بەتەنیا دانەنیشم، لەگەڵ ماڵ و منداڵەکەمدا لەگەڵ میوانێکی دینداری خۆشەویستی ڕەوش بەرز دانانەکەم بخۆم، خێر دەکەن، سەدەقە دەکەن، زەکات دەدەن، دەبەخشن. کەواتە ئیسلامەتی بریتێ لەم دووشتە، زمانی شیرین، وشەی پاک و بۆن خۆش لە دەمت بێتە دەرەوە، هەروەها بەخشینی خۆراک، سەخاوەتمەندی، دڵ و دەروون فراوانی، دەستی بەخشندت هەبێ، دایمە پێت خۆش بێ ببەخشی. ئێستا بەداخەوە هەیە هەر حەزی بە وەرگرتنە، وەڵڵاهی هەشە دینداریشە، هەشیەتی وەڵڵاهی هەبووشە، کەچی حەز دەکا بە وەرگرتن، بەردەوام زۆری پێخۆشە وەرگێ، هەر دەڵێ بابێ ئەگەر خێرێک بکرێت لە گوندەکەدا، دەگەڕەکەکەدا، لە شارەکەدا، لەو شوێنی کە کاری تێدا دەکا، بڵێن دەوڵەمەندێک هاتۆ خێرێکی کردووە، وەڵڵاهی ئەم هیچ محتاجێکی نییە، کەچی لە پێش فەقیرەکەەوە ڕادەکا، ئەگە بەشی بۆ دانێنێن لە هەمووان تووڕە دەبێ، دەنگیان لێدا دەبڕێ، ئەڵە بەشی من. بەڵام ئەوەی ئیسلامی ڕاستەقینە بێ، ئەخلاقەکە ڕەنگی دابێتەوە لە دینداری و ئیسلامەتیەکەی داوانیە، وەڵڵاهی بۆی دەبەی ئەڵێ حەمد و سەنا بۆ خوا، بۆ خۆم زۆرم هەیە، تو خوا بەشی فڵان کەس دەن، وەڵڵاهی لەوەی خۆشی کە کەمێکی شە بەشێکی حەل لێ دەبەخشێ. ها ئیسلام فێری ئیطعام الطعامت دەکات، دەفەرمێ ئەگەر ملیۆنە دینارەت هەبوو 40-25 هەبوو 25 یانی ساڵی جارێک لێ ببەخشە، با فێربی، بە واجب فێربی، خێر و خێراتەکەشت بۆ دەنووسرێ، ئەوەی زەکاتە خێری لە سەدەقەی سونەت زیاترە بۆت. بەڵام عەرزم کردن هیوا هەیە بەس فێری وەرگرتنە، هیواشمان هەیە فێری بەخشینە. حەز دەکا موسڵمانان، ئیمانداران، دراوسەکانی، خزمەکانی، کەسەکانی لەگەڵ یا بەشدار بن. ئەگە خێر و خێراتێک کە بێ، وەڵڵاهی حەز دەکا بۆ ئەوانیش بێ، وەکو موسا عەلەیهی السەلام، گەورەمان موسا عەلەیهی السەلام کاتێ خوا کردی بە پێغەمبەر، یەکسەر هاڕوونی برای لەبیر بوو، وأخي هارون هو أفصح مني لسانا، يا ربي خواه هارونیش بکە بە پێغەمبەر، ئەو لە من زمانی ڕەوانترە بۆ گەیاندنی دینی خوا. ئەم دڵ و دەروونە پاکە لەکوێ؟ ئەوە لەکوێ؟ کاتێک کە کەسێک خۆی بە دیندار دەزانێت، وەڵا تازە لە عومرە هاتوومەوە، بەس وەڵڵاهی بزانێ خێرێک هەیە، دامەزراندنێک هەیە، دەرگایەکی خێر هەیە،
حەز دەکات بەیانی زوو بڕاتە دەرەوەی براکەی پێی نەزانێ لێی دەشارێتەوانێت لە کاتێکا براکەی زۆر لەو مستەحەقترە حەز ناکە برای خۆی بەشداری خێر بێت سزای خەڵکی بەس دەڵێ بۆ خۆم ئیسلامی ڕاستەقینە پێمان دەڵێ ئیطعام الطعام لەگەڵەوەی زمانی شیرینە دڵیشی بەخشندەیە دڵی دەوڵەمەندە عمری کوڕی عەبەسە فەرمێ لە پێغەمبەرم پرسی صلی الله عليه وسلم مەل ئیمان ئەی ئیمان چی ئەی پێغەمبەری خوا فەرمووی الصبر والسماحة ئیمان بنەماکانی ئیمانی بۆ دیاری نەکرد بفەرمێ ئیمان بریتیە لە 6 شت ئیمان بەخوا بە کتێبەکانی خوا بە فریشتەکانی خوا بە هەموو پێغەمبەرانی خوا بە هاتنی قیامەت بە قەزا و قەدەر خەیریه و شەڕیه ئەوەی پێت خۆشەوە ئەوەی پێی ناڕەحەتی هەمووی بە قەدەری خوای پەروەردگار و بە قەزای خوای پەروەردگارە باسی ئەمانەی بۆ نەکرد ئەمانە پەیوەندیان هەیە بە دڵ و دەروون و ئیمانی خۆتەوە لێی پرسیوە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەل ئیمان ئەم ئیمانەی کە لە سینەدایەوە بەس خۆم پێی دەزانم کە بڕوای ناودڵە لە دەرەوە چ ڕەنگدانەوەیەکی هەیە ئیماندار بە چ دەناسرێتەوە ئێستا من ئەگەم لە دڵ و دەرونی تۆ نییە بڕوات بەو شەشە هەیە یان نا خۆ منافقەکانیش لە دوای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم نوێژیان دەکرد خۆ دەیانگوت ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله دەیانگوت وأشهد أنك لرسول الله والله شاهدیە دەین بەبێ گومان تۆ پێغەمبەری خوای خوا دەفەرمێ والله خوا شاهیدە کە ئەوانە درۆ دەکەن ئەوە ئیمانی ناودڵ بەس خوا پێی دەزانێ من و تۆ پێی نازانین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم پێ بڵێ کە باوگە بێت لەسەر ئەوەی من ئیمانم هەیە فەرمووی خولق حەسەن فەرمووی الصبر والسماحة فەرمووی ئیمانداری دوو شتە دوو کردارەتیا دروست دەکات الصبر کەسێکی ئارامگر دەبی ئینسانی بە ئیمان کەسێکی هەڵچوو نییە کەسێکی زبر نییە کەسێکی تووڕە و تند نییە لە هەموو شتێکە هەر زبر بێ و هەر تووڕە بێت تووڕەبوون لە شوێنی دیاریکراوی خۆیدایە بەڵام الصبر بەگشتی ئارامگرن ئارام دەگرن ئەم تاعەت و عیبادەتە ئارامگرتنی دەوێت ئێستا ئێمە لە کۆتایی ڕەمەزان داین وەڵی لە یەکی ڕەمەزانەوە ئارامن نەگرتا نەدووتا بە ئیزنی خوای گەورە نێتی لێدێنم سەبر دەگرم دەگەمە کۆتایی ڕەمەزان وەڵی نەدەگەیشتی ئێستا تا ئەو 28 ڕەمەزان بابەت چۆن گەیشتینە ئەوێ ئەو گەیشتینە کۆتایی ڕەمەزان چۆن دەگەین نە سەبری دەوێت ئەو شەو نوێژانەی ئەلحەمدولیلا شەوانی قەدر بە تایبەت تا بەیانی دانیشتین وەڵا براوە سەبری دەوێت ئارامگرتنی دەوێت لەسەر تاعەت و عیبادەت ئەینا تۆش خەوەکەت پێ خۆشە دۆچ پێت خۆش بوو لە ناو نوێنی گەرم دابی سواز بۆ خوا زۆربەتان خاوەنکار و کەسابەتن خوێندنن بە ڕۆژ ماندوون بەڵام سەبرت گرتووە لەسەر ماندووبوونەکە سەبرت بەگرتووە لەسەر بەجێهێشتنی نوێنە گەرم و نەرمەکەت هاتووی لە ماڵێک لە ماڵەکانی خوادا لەگەڵ ئیماندارانەدا یان لەگەڵ خاو و خێزانتدا لە ناو ماڵەکەی خۆتە دانیشتووی سەبرت گرت لەسەر بەجێهێنانی تاعەتی خوا عیبادەتی خوا و هەموو کارەکانی تریش سەبریان دەوێت ژیان بەبێ سەبر و ئارامگرتن ناڕوا بەڕێوە ئەوە نیشانەی ئیمانداری ڕاستەقینەیە بەردەوام ئارام دەگرێت چاوەڕێی ئەنجامی جوان دەکات والسەماحە هەروەها چاوپۆشی ئینسانی ئیماندار ئەوەیە کە چاوپۆشی دەکات کەسێکی لێبوردەیە وەڵی هەیە لەسەر 250 دیناری مانیعی نییە شەڕێک دروست بکە لەسەر 250 دیناری لەسەر 1000 دیناری طبع ئامادەی لەگە شەریکەکەی جیابێتەوە ئیمانداری ڕاستەقینە لێبوردەیە بەڕێزان ژیان یعنی لێبوردەیی ئەم هەموو ورد بینیە لەگەڵ ماڵ و منداڵی خۆشتدا بکەی ئیدارە ناکەی بەخوا لەگەڵ شەریکەکەتدا لەگەڵ هاوپیشەکەتدا لەگەڵ هاوڵاتیانتدا ئەگەر بڵێ سەرفی نەزەرم نییە بە مسقاڵ نابێ مافم بەلای خەڵکا بڕوا کاکە ژیان ناڕواتە دەسەرەوە هەیە زۆر بە حسابی خۆی دیندارە خۆی بە ئیماندار دەزانێ بەڵام کاتێک کە وەرە مامەڵەیەکی لەگەڵ بکە وەرە کڕین و فرۆشتنێکن لەگەڵی ببێ بەخوا ئەو سعرەی وتی پڕبەندی لێدەی نایەتە خوارەوە ئێ دەشتوانێ بەخوا شتێکی خاتر بگرێ و دڵی شت خۆشکا و ئەلحەمدولیلا خێری باشی شەر دەکا خۆ نێ خێرەکەی بڵێ وەڵا ئەم 5,000 بێمە خوارەوە لەم نرخە ئیتر قازانجەکەی دەڕوە ئەلحەمدولیلا 100,000 خێر دەکا بەڵام ئامادە نییە 5,000 دێ داشکێنێ بە 95 خێرەکە ڕازی نییە بەڵام کاتێکیش کە وەختی جەماعەتی لە بە قوربان بە جەماعەتەکەمان نەفەوتێ مام مستاجر شەونێژ لە سەعات چەند نابیکەی
نوێژی چێشتەنگا و چەند ڕکات بکەی باشە بەڵام کاتێ دەکەوێتە سەر مامەڵەکە ئەسەماحەتی نییە چاوپۆشی نییە لێبوردە نییە بڵە قەیچەکە فڵان کەس دڵی پێخۆش دەبێت یان قەرزی کەسێکی لایە کابرا ئەلحەمدولیلا بە سەرڕاستانە قەرزەکەی قەرزاری هەیە خاوەن قەرز کاتێکە قەرزارەکە قەرزەکەی بۆ دێنێتەوە ئیمان لەوێدایە سەیرەکە بەخوا هەژارە وەڵاهی نەبوونی پێوە دیارە بەڵام پیاوێکی سەرڕاستە لە وەختی خۆیدا قەرزەکەی بۆ پەیدا کردوێتەوە لە دەمی ماڵ و منداڵەکەی گرتووەتەوە هێناوێتەوە لە وەختی خۆیدا ئەڵێ یا ڕەبی ماڵت ئاوا بێ خوای گەورە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیتەوە وەکو ماڵی منت ئاوادان کردەوە دەستت گرتم یا ڕەبی خوا دەست گیرۆیت بکە یا ڕەبی خوا ماڵت داوەدانکە با دەستت نەترسێنم قەرزەکەم لە کاتی خۆیان نەهێنایەوە و تۆش دەستت پسووتی هەتا ماوی قەرز نەدەی بە خەڵک با دەرگەی پیاوەتی و خێر و چاکە بەهۆی منەوە لەسەر قەرزاران و نەبوواندا نەخرێ بەڕێزان تەماشا دەکەی ئەم کەسە ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بێت چونکە دەبینێ هەشتا هەژارە بەخوا هێشتا محتاجە واللهی لە دەمی خۆی ماڵ و مناڵی گرتوێتەوە تا ئەم پارەی کۆ کردوێتەوە قەرزەکەی بۆ هێناویەوە بەشێک لە قەرزەکەی زیاتر دەداتەوە ملیۆنێک قەرزار بووە ئەڵێ وڵی چاکت کرد یا ڕەبی بەخێر بیتەوە واللهی منیش پێویستمە ئەینا بە دڵنیاییەوە جارێکی کەش بە قەرز دەمدایتەوە یان ئەگەر لە خۆی ڕاببینێ و بتوانێت دەست ژوورەی بکاتەوە بە ئەم جارش قەرزەکە دەدەمەوە بڕۆ بە 5 مانگی تر با ساڵێکی تریش لات بێ حتا خوا زیاتر دەرگال لێ دەکاتەوە ئەگەر نەیتوانی خۆی پێویستی بە پارەکە بۆ حەقی خۆیەتی جارێک یارمەتی داوە دەست ژیرۆیی کردووە لێ وەردەگرێتەوە ئەمیش دوعای خێری بۆ دەکات دوعای لەش ساغی بۆ دەکات دوعای ئەوەی بۆ دەکات خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لەمیش و لەویش بکاتەوە بەڵام دەڵێ ئەوە 50,000 بۆ خۆت ئەوەش بەرەوە بۆ منداڵەکان ئەم ئێوارە نانێکی باشیان بۆ بکڕە چاو لێ سەماحەتە ئەمە چاوپۆشیە ئەمە لێبوردەییە أي الإيمان أفضل أمجد دەفەرمێ عمري كوري عباسة لدرجة فرمودكتا دەفەرمێ أي الإسلام أفضل أي پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێم بڵێ باشترینی ئەهلی ئیسلام کامەیە فەرمووی من سلم المسلمون من لسانه ويده باشترین مسلمان أو مسلمانەیە کە مسلمانان لە زمانی و لە دەستی ئەمینن وتم أي الإيمان أفضل بەرزترینی ئیمانداران کامانن قال خلق حسن فەرمووی ئەخلاقی جوان هەر کەسێ زۆرتر ئەخلاقی جوان بێت لە کەسێشکە کە ئەخلاقی ناگاتە ئەو پلەی ئیمانەکەی بەرزترە مەلای گەورەی خۆی لە تەفسیرەکەیدا دەفەرمێ لە بەرگینەوەدا دەفەرمێ نوێژی ئەمڕۆ عادەتە نەک عیبادەت بەداخەوە ئەو کاتە لە چلەکانە لە سیەکاندا مەلای گەورە مەلا محەممەدی جەلیزادا لە تەفسیرەکەیدا لە بەرگینەوەدا وای فەرمووە فەرموویەتی نوێژی ئەمڕۆ عادەتە نەک عیبادەت خەڵکی نە ئەمڕۆ کە نوێژ دەکەن وریابن نوێژەکەتان خەریکە دەبێتە عادەت هەر عادەتتان پێوەگوتوەکو ناخوانی سێژەمە وایە 5 فەرزەش نوێژ دەکەن نەک عیبادەت بێت چونکە عیبادەت ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانی ڕۆژانەشتدا بەڵام عادەت هەر تێدەپەڕی تەقلیدە ئەحمەد شوقەیری بانخوازی ناودار لە کتێبی چلدا کە مەودود جەبار کردوێتی بە کوردی لە لاپەڕی 380دا هاوکێشەیەکی زۆر جوانمان بۆ نیشان دەدا هاوکێشەکەمان نیشان دەدا و دەفەرمێ ئاینداری یەکسانە بەم هاوکێشەیە ستەم نەکردن زەربی یادی خوا زائیدەن چاکەکاری ئەمە وەکو یاسای جەبر و هەندەسە وایە وەکو بیرکاری وایە ئەڵێ ئاینداری دینداری ڕاستەقینە خواناسی ڕاستەقینە عیبادەتی ڕاستەقینە کە ئەسڵیە و تەقلید نییە یەکسانە بەچی ستەم نەکردن دادپەروەری ئەمە هەمووی لایەکی هاوکێشەکەیە ئەم بەرەد ستەمل لە خەڵک نەکردووە مافی خەڵکن نەخواردووە میراتی ناڕەواد نەخواردووە غەشن نەکردووە لە کڕین و فرۆشتنا دەستی خەڵکن نەبڕیوە بە سوێندی بەدرۆ ماڵەکەت بەسەر خەڵکا ساغ نەکردوێتەوە دەستبڕ نەبووی لە نووسنگەی کڕین و فرۆشتنی زەوی و زار و عقارات و کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیلە دەستی خەڵکی لێرەوە نەبڕیوە بە ناوی دۆستایەتیەوە ماڵی قەڵت بەسەرا ساغ نەکردوێتەوە دوای بۆی دەردەکەوێت چیم زبڵێکت داوەتێ نەخێر ستەمت نەبوو دەفتەری ئەعمالی خۆت تەماشا کرد ئەلحەمدولیلا ستەمت لە خەڵک نەکردووە و دادپەروەر بووی لە قسەکردندا لە هەڵوێستتدا لە ڕەفتارتدا بە دادپەروەرانە حکومت کردووە ئەوە ستەم نەکردن ئەم بەری هاوکێشەکە ستەم نەکردن زەربی چی لە ناو کەوانەیەکە یادی خوا ئەم بەری بریتێ لە دووشت یادی خوا واتە زیکری خوا کە دەکاتە عیبادەتەکان نوێژت ڕۆژوت زەکاتت حەجت عومرەت زائیدەن چاکەکاری هەر عیبادەتی ڕوود نا
لە دەرەوەی مزگەوت لە دەرەوەی عیبادەتەکە لە دەرەوەی حەج و عومرەکە لە دەرەوەی زەکاتەکە لە دەرەوەی ڕۆژووی ڕەمەزانەکەت چاکەکاری لەگەڵ تەواوی بەندەکانی خوادا چاکە دەکەی بە ئەندازەی توانات تەنانەت لەگەڵ مرۆڤەکاندا بەڵکو لەگەڵ ئاژەڵەکانیشدا بەڕەحمی بەخوا ئاژەڵداری بەزەید بە ئاژەڵەکەت دارێتەوە بەزەید بە گوێ درێژەکەت دارێتەوە بەزەید بە سەگی ناو مەڕەکەت دارێتەوە بەزەید بە ئاژەڵێکی بێلانە دادێتەوە بەزەید بە پشیلەیە کارێتەوە لە کۆڵانەکەیە کە دەمیاوێنی دەچی خواردنێکی بۆ دادنی خەڵکم بینیوە سەگێک قاچی شکاوە دەی با بۆ لای دکتۆر قاچی بۆ هەڵە بەستێتەوە خواردنی بۆ دادنێت تا چاک دەبێتەوە ئەمە چاکەکاریە ئەمە ڕەحم و بەزەیە ئەگەر ئەمەد ئاوا چاک بوو ئەوە تۆ ئایندارێکی ڕاستەقینەی بەخوا ئاینداری وڵی دروستە پێت بوترێ ئیماندار خواناس دینی ئیسلام بە تۆ جوانە و دەبێ مای هیدایەت بۆ خەڵک بەڵام ئەگەری هاوچێشەکەت ئەم بەری تەواو بێ یادی خواد ڕێک و پێک بێ واتە زیکری خوا زۆر بکەیت ئەمە تەسبیحات یان زیکر ژمێرەکەت دەستی لەسەر بێ و سوبحان الله والحمد لله والله اکبر واستغفر الله وصلاوات بێ نوێژەکانت لە وەختی خۆیدا بێ ڕۆژی ڕەمەزانت نەخوار بێت زەکاتت دابێ حەجت کرد بێ عومرە لەسەر عومرە بیکەی چاکەکاریش بی خێر و خێراتی زۆر بکەی پارە ببەخشی چاکە لەگەڵ خەڵکا بکەی ئەمەت هەموو تەواو بێ سەد بێ بەڵام ئەم بەری هاوچێشەکە بەداخەوە ستەمکردنەکەت تێپەڕی بێ ستەمت لە خەڵک کرد بێ ئەو ماڵی پەیدات کردو هەمووی حرامە هەمووی دەستبڕیە هەمووی غەشە بە میراتی حرام داگیرکردنی ماڵی خوشک و براکان لە دایک و باوکتەوە بەغەل و غەش هەموو داگیر کردەوە بۆ خۆت وەک گەزۆ مازوو دەیخۆی ئەمە ستەمە مەسئولێکی کار بەدەستێکی ئەم لات باشە بەڵام وەڵڵاهی دادپەروەر نی لەگەڵ میلەتەکەدا ئێمە خەڵک دەڵێ بەخوا فڵان کەس بیندرا لە عومرە بۆ فڵان سەر کردە لە جومعەدا فڵان مەسئول بیندرا ئەمە زۆر باشە جێی دڵخۆشیە بەڵام سەیری ئەمبەری خۆشی کە چاوچێشەکە ئەمبەری ئەوەندەی دەسەڵاتی هەیە لە وڵاتە بەهۆی ئەویەوە ستەم دەکرێ یان دادپەروەری دەچەسپێ بەهۆی ئەمەوە خەڵکێک لەژێر سایە حیمایی ئەودا و ناوی ئەودا و حیزبی ئەودا و ئاڵای ئەودا پەلاماری ئەم و ئەو دەدەن و لە خەڵک دەدەن و خەڵک دەکوژن و مەڵکدا گیر دەکەن و سەرانە دەستێنن یان کەس بەهۆی عەدلی ئەوەوە ناوێرێ بە کەسێکی فەقیر هەژار کاسب دیندار بڵێ پشتی چاوت برۆیە چاوی دەردێنێت لە کەس بەهۆی منەوە ستەم نەکە ئەوەی لە پەنای من داستەم کە دەستی دەبڕم ئەگەر ئەمەشت تەواو بوو ئەوە تۆ دینداری ڕاستەقینەی فەرمانبەرێکی کرێکارێکی مۆزەفێکی ئەو پارەی وەری دەگری بە ئەندازەی ئەوە وەڵڵاهی ئیش دەکەی وڵی جاری وار زیاتری دەکەی بەویستی خوای گەورە وڵی ئەوە تۆ زاڵم نەبووی بەڵام بۆ خوایە موچەیەکت هەبێ کەم بیان زۆر خۆت هاتیەوە و دڵت ئیستەفتی قەلبەک لە دڵت پرسی ویژدانت ئەگەر نەدمران بێ بە حەرام خۆری بە بێویژدانی ویژدانت مابێ زەمیرت پێت دەڵێ وەڵڵاهی حەقی ئەم کارم نەداوە وەڵی ئەو پارەی وەری دەگرم دڵم پێی مرتاح نییە چونکە ئیشم لە پێناوانە کرد ئەو تۆ ستەمت کرد لە ئابووری وڵاتەکەت بە ئەندازەی خۆت ستەمت کرد لەو هاوڵاتیانی کەوا ئەگەر ئەوان موچەکەیان وەرگتاییشەکان باش دەکرد ئەو هەموو بێموچەیە هەیە بێموچەخۆری هەیە شەهادەی هەیە زانکۆی تەواو کردووە بە خوێندنی باڵای تەواو کردووە دەستی بە هیچ ڕناگە کاکە لەبەر تۆ جێگاکەشت گرتووە موچەکەش دەخۆی کاریش ناکەی ئەوە ستەمکاری جاگە پەنا بخوا ئەم بەری هاوچێشەی دینداریەکەت کە ستەم نەکردنە کە دادپەروەریە سفر بێ ئەگەر ئەم بەری هاوچێشەکەت کە عیبادەت و چاکەکاریە سەد بێ ێ بەڕێزان سفر زەربی سەتیکە لە بیرکاریدا دەکاتە چەند ڕەحمەتتان لێبێ دەکاتە سفر زەربی سەتیکەی هەر دەکاتە سفر واتە ئەم ستەمە ئەم لاتی زەربی سفر کردەوە بەداخەوە بۆیە دینداری ڕاستەقینە بە ئەم هاوچێشەمان لەبەرچاو بێ ئاینداری ڕاستەقینە کە تەقلید نییە کە ڕووکەژ نییە کە لەم دنیا و لەو دنیا لە سایدا دەحەسێتەوە وە سوودی بۆ خۆی بۆ موسڵمانان و دەوروبەر و ئیمانداران هەیە بریتە لە ستەم نەکردن دادپەروەری لە هەر بوارێکی ژیانە کە دەسەڵاتت هەیە وڵی دادپەروەری لە بینی منداڵەکانی خۆتا خەڵک ئێستا کە دەڵی ستەم هەموو هۆش و بیرمان بۆ لای مەسئولینی وڵات دەچێت چونکە زۆر ستەمکارن زۆر گەندەڵن بەڵام کاکە تۆ سێری خۆتت کردووە دوو منداڵت هەبێ ماچی ئەمیانت بە گەرم و گوڕیەوە کرد ئەویانت وەلا ناو پاڵێکت پێوەنا دڵت شکان هەردووچیان دەبوو بە عەدالەت تەماشاتکردنایە دڵی ئەویان شکان تۆ ستەمکاری هەر مەسئولەکە ستەمکار نیە کاکە تۆ لە ناو منداڵەکانی خۆتدا ستەمت کرد کابرا دوو خێزانی هەیە
بە حەڵاڵی شیە ناونی لەوانەیە پێداویستی ژیانی ژوای لەکرد بێ شەرع بۆی ڕەوا کردووە مباح کردووە خێزانی دووەم و سێمی هەبێ یەکیانی هەڵبژاردۆ ئەوانی دووەکانی تر یان دانەکەی تری هەر بەڕەڵا کردووە فەقیرە لەبەر حیا و حرمەتی خۆی لەسەر ماڵ و منداڵی خۆیدا دانیشتووە نەوەیە مێردی هەبێ نەوەیە مێردی نەبێ خۆشی لە خۆی نازانێ هەڵواسراوە بەڵام هێشتا بە حیا و حرمەتەوە دانیشتووە دەیەم پیاوە ستەمکارە کاتێکیش باسی مەسولینی گاندەڵ دەکرێت زمانی ئەوەندە درێژە ئایستەم خراپە تۆ لە ماڵی خۆت ئاستەمکاری بەرامبەر بە خێزانەکانی خۆت دەبەخشی بە ئەمیان کەچی نایدە بە منداڵیان ئای چەند دڵی دەشکێ منداڵی ئەمیان نەوەی ئەمیان لە باوەش دەگری کەچی نایدەبێ ئەوەی تریان ئەمە هەمووی دڵشکاندنە ئەمە هەمووی ستەمە بۆیە بەڕێزان ئەگە ستەمت هەبوو ئەم بەری هاوشێشەکەت دەکاتەوە بە سفر ئەگەر سەتیش بێ ئەمبەری زەربی سفری کە هەر دەکاتە سفر وەیە ئەگەمن لە خۆمان بێت دینداری وەکو ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بەدەفەرمێ زۆرێک لە خەڵکم بینیوە خۆیان لە پڕیشتی پیسی دەپارێزن بەڵام خۆیان لە غەیبەتکردن ناپارێزن خێر و بەخششی زۆر دەکەن بەڵام گوێ بە مامەڵەی ڕیبا و سوو نادەن شەو نوێژ دەکەن بەڵام نوێژە فەرزەکان لە کاتی خۆیدا ئەنجام نادەن شێخ محەممەد غەزالیش دەفەرمێ نیوەی هۆکاری بێباوەڕی لە جیهاندا دەگەڕێتەوە بۆ ئەو کەسانەی خۆیان بە پابەندبوو بە ئاین دەزانن بەڵام دەبنا هۆکار بۆ ئەوەی خەڵکی بەهۆی هەڵسوکەوتیەکانیانەوە هەڵسوکەوتی ناشیرن و ستەم و نادادیانەوە ڕقیان لە خوددا و ئاینەکەشی ببێتەوە داواکارم لە خۆی پەروەردگار ئێمە خۆمان بە ئاینی ئیسلام جوان بین و ئاینی ئیسلامیش بە جوانی بگەینین بە خەڵک کاتێککە ئیمەی بینی نمونەیەکی جوانی باڵای ئیسلامی پاک و بێگەر ببینێ یا الله ڕەحممان پێ بکەی لە گوناهەکانمان خۆشبی بەهۆی ئێمەوە کەس ئیسلامی لەبەر چاو ناشرین نەبێ تاعات و عیبادەتی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانمان لێ قبوڵکەی دینداری ڕاستەقی نەبین ڕووکەش نەبین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين